یانی مۆناکۆ دوایین مەشق و ڕاهێنانەکانی بۆ ڕوبەڕووبوونەوەی یۆڤانتۆس ئەنجامدا و مایکی کورتساد نیوزیش وەک هەمیشە ئامادەی گواستنەوەی ڕووماڵی دیمەنی نێو یاریگاکان بوو. ئێرە گوندی تروپەیە لە شانشینی مۆناکۆ. یاریزانانی ئەو یانە فەڕەنسیا سەرقاڵی دوایین مەشق و ڕاهێنانەکانیان تا بەشێوەیەکی زۆر باش خۆیان بۆ ڕوبەڕووبوونەوەی پاڵەوان یانەکانی ئیتاڵیا ئامادە بکەن. لە مشقەکاندا ماوەی 15 دقه بۆ ڕۆژنامەنووسان تەرخان کرا تا لە نزیکەوە ڕووماڵی گواستنەوەی چالاکی و ڕاهێنانەکانی یانەکە بن بۆ هەوادارانی تۆپی پێ. پەیامنێری کورتسات نیوزی شان بەشانی ڕۆژنامەنووسە جیهانیەکان و لە زوومی کامێرای کورتساتەوە دیمەنی مەشق و ئامادەکارەکانی بۆ بینەران و هەوادارانی وەرزشی کوردستان گواستەوە. پەیامنێری کورتسات هەر یەک لە ڕادمێل فالکاو و کلیان مباپی خستە زوومی کامێراکەیەوە. ئەمەش لەبەر ئەوەی ئەو دوو یاریزانە یەکێکن لە باشترین یاریزانەکانی ئەم وەرزەی خولەکانی ئەوروپا. لە دوایین ڕۆژی ئامادەکارەکانیاندا یاریزانان و ڕاهێنەرانی مۆناکۆ بە شێوەیەکی چڕ سەرقاڵی مەشقەکانیان بوون و ئامانجی یانەکاش تێپەڕاندنی بربەستی یۆڤانتۆس و گەیشتنیانە بە یاری کۆتایی خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا. یانەی مۆناکۆی فەڕەنسی دوایین یەکەی مەشق و ڕاهێنانی بۆ ڕوبەڕووبوونەوەی یۆڤانتۆس ئەنجامە. جیاواز لە مەشقەکانی ڕابردووی مۆناکۆ بە چڕی مەشق و ڕاهێنانەکانی ئەنجامەیە. لەوە تێگەشتووە یۆڤانتۆس یانەیەکی یەجگار بەهێزە و وەکو مانچستەر سیتی و بروسیا دۆرتموند نابێ. بۆیە ئێستا مۆناکۆ ئەوێت هەموو پێشبینیە ئاستەمەکان پێچەوانە بکاتەوە و بۆ یەکەم جار لە خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا بە پاڵپشتی هەندەرانی لە ناو یاریگای لویسی دووەمەوە سەرکەوتن تۆمار بکات و بگاتە قۆناغی کۆتایی خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا. داروان حاجی حامید، کورتسات نیوز، گوندی ترۆبی لە میرنشینی مۆناکۆ.